بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ئازیزان، لە شەوی هەژدەی پیرۆزی ڕەمەزانە لە نزیک بوونەوە لە شەوە مبارەکەکانی قەدرە، خۆی گەورە بەرەکەت و ڕەحمەت و میهرەبانی خۆی بەسەر هەموو لایەکا بڕێژێ، بەر ڕەحمەت و مەغفیرەت و لێخۆشبوونی تەواوەتیمان بخات. یا ڕەبی خوایە عەفومان کە و لێمان خۆش بە، لە دەرگای شەوەکانی قەدرە ڕاوەستاوین لێمان خۆش بە. ئەگەر تۆ بانگەشەی دۆستایەتی خواکەیت، ناو نیشانت لە مەلەئی ئەعلایە چییە؟ هەموو شەوێک دەرگای دەروونت لەسەر چی داخەیت؟ لە چه حەوشە و ماڵێکە ڕۆژەکەیتەوە؟ نان و ئاو و کۆشک و سەیارەکەت، تەلار و پارەکەت حەڵاڵە یاخود حەرام؟ تەپاوتلی ناو دنیاکەیت، لەکوێ قاچیە و ڕێگا نورانیەتیە و ئیدعای گەورە مەکە. ئولفەتی تەنهایی تۆ کێیە هەتا دۆستت بناسم؟ ئەنیسی تەنهاییت نەفسی بەدکار و شەیطان و هەوای دنیا بێت، لە جیلوەی ئاشکراشا شەیطانەکانی ئینس و هاوڵی خراپ بێت، بازاری گوناه و غەفڵەت بێت، نوێژ و ئیدعای سارد و سڕچی لەو شەیطان بازارە ئەگۆڕێت. کەی کەڵکی ڕاستگۆیت هەیە، چۆن ئیدعات لێ قبوڵەکرێت؟ تەرکی گوناه، تەرکی خواردنی گۆشتی خەڵکی، نیەتی ڕۆژوو قایمەکات، نەک تەرکی خواردن. وەرزی چاندنی گوناه نەزەری پرشەهوەتە، سوێندی درۆ بەرەکەتی دین و ماڵن ناهێڵێت. ئەوەی پەیڕەوی ئادابی شەریعەت نەکا، ئەدەب لە خزمەت خوایە نەپارێزێت، ئاگر عاقڵی دەکات. بەیانیەک خەڵکی بەخەبەر دێن و تۆ خەبەرت لێرە ونە و بەیانیەکت لێرە نەماوە. ئای دەد و بێداد، چ دڵێکی وێرانمان بەخێو کردووە. شوڵی لێپرسینەوەی دەرونی خۆت هەرگیز بەجێ نەهێڵی بۆ دەرونت. ئەو شۆرەتی ئەوێت، نەک شوڵی عەزیەت و عاجزکردن. ئەزانن گوناه پۆستەچی کوفرە؟ هەروەکو چۆن تایەکی بەهێز پۆستەچی مردنە، بە هەمان شێوە گوناهیش پۆستەچی کوفرە. پێشمەرگ تەنها تەوبە بە کەڵک دێت، دوایی مەخە نەوەک ئێستا بێت. هەموو بەڵاو تاقیکردنەوەیەکی گشتی و تایبەتی بۆ ئەوەیە تەوبە بکەن، بگەڕێنەوە و خوا بناسن. درۆ لەگەڵ خۆتا مەکە، حاڵت بۆ قیامەت باش نییە. چارەسەرت تەنها نزیک بوونەوەیە و تەوبەیەکی ڕاستەقینەیە لێم تێبگا. ڕاکردن و هەڵهاتن لە بەڵا نییە، بەڵا بەخش ئەینێرێت. تەوبە و ڕووکردن لە حەق هەیە و لادان لە حەقیش نییە و قبوڵکراو نییە. هیچ بەڵاو ناخۆشی و نەخۆشیەک نییە نامە و ڕاستپاردەی خوایی نەبێت. بەڵام بزانن کە بیخوێننەوە فرامۆشکردنی نامەخواییەکان ماڵوێرانیەکی گەورەیە. دڵ لای خوا بێت و قاڵب لە زەوی بێت، خوا بەو جۆرەی لە تۆ دەوێت، ئەو کاتە قاچی سەرکەوتنت دەبێت. وإنهم عندنا لمن المصطفين الأخيار. لەناو ماڵ و مناڵ و خزمان و زەمانەکەیانە هەڵبژێرراون، لە ماهیەتە بەرز و جیاوازن ئەمانە. لە دەرەوە شنور و ڕووناکی بەجیان ناهێڵێ. ئەوەی خەڵکی ئالوودەیە بن و پێی ڕادێن و ئولفەتی لەگەڵ دەگرن، دۆستانی خوا بەجێی دەهێڵن. ئەگەر سەفای تەواوەتیت دەوێت، لە خەڵکی جێبمێنە و ڕێگەی جیاواز بگرەرە بەر، هەرچەندە ڕێبواریشی کەم بێت. کراس بە بەرگی دڵ مەبڕە، جێی بهێڵە بۆی دیاریەکرێت. تیژڕەوی نزیکی ڕێی خوا بە و لە خوا ناسە ڕاستەقینەکان دوور مەکەوەرەوە. ڕێگای ناسینی زۆرە و نزیکترین لە خوا دیاری بکە، نەوەک دوورە ڕێک بگریت و درەنگ بگەیت یاخود عمرت بەشیە و ڕێگا دوورە نەکات و بە کەوسەری قوربێ و زاتە نەگەیت و لە دەستت دەربچێت. یەک چرکە لە دەستچوون بە هەدەرچوون، عمرێکی هێجگار زۆری پەشیمانی قیامەتە. ئەی هاوار، ئەی دەد و بێداد،
ورن بەڕێی کەس مەوەستن چاوکراوەی ڕێی خۆتان بن چرکەیەک ساتێک زووتر بگەنە خواناسی ڕاستەقینە و تەوبە بکەن باشترینتان هەڵبژاردووە هیچ دواخستنێکی تەوبە خێر نییە و چرپە و قیژەی شەیطان بەوەستانت لە حاڵی خۆت و تۆش بە بەڵێ بۆ ئیبلیسی نەگریس تەوبە دوا دەخەیت قەت وا مەبە هەرگیز تەوبەکانتان دوا مەخەن و هەر ئێستا پەشیمانی ڕاستەقینە دەرببڕن و ئەستەغفر اللهیەکی زۆر زۆر بکەن و بەڕاستی بچنە ناو مێرگی تەوبەی نەسوح. آمین یا مجیب السائلین.